بازاڕی شاری هەولێرە ئامادەکاری کراوە و شار ڕازێنراوەتەوە بۆ پێشوازیکردن لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام. ساڵانە بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام لە بەشێکی زۆری مزگەوت و بازاڕ و کوچە و کۆڵانەکانی شاری هەولێر چەندین ڕێوڕەسم بەڕێوەدەچێ و تیایدا سروودی ئایینی و قورئان دەخوێندرێ و نوقڵ و شیرینی و شەربەت دابەش دەکرێت. لە هەموو سەردەمێک لە هەموو کاتێک لە خۆشی و ناخۆشی هەموو با بڵێن خەڵکی کوردستان ئەم یادە دەکەنەوە لە هەموو شار و شارۆچکەکان. ئەمە ڕێز لەو ڕۆژەی دەگرین و ئەو ڕۆژەی یاد دەکەینەوە و دەتانم برێم لقمە تەوزیع دەکەین و شەربەتە تەوزیع دەکەینەوە دەتانم برێم ئەمە 30 ساڵە لەو جادەیەمە لەو دەرکەی قەیسەریەی تەوزیع دەکەین ئەمەڵا یعنی هەموو ساڵێک چشتی شەرزان دەکەین یعنی بەو نرخەی نادەین کە دەمانفرۆش پێشتر. یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام لە هەولێر بۆتە نەریتێکی ئایینی و ساڵانە دانیشتوانی ئەم شارە بە جیاوازی پێکاتە و ئاینە جیاوازەکان بەشداریتیا دەکەن و بۆتە بۆنەیەکی پێکەوە ژیانی ئاینی دانیشتوانی ئەم شارە. خۆشبەختانە لە کوردستانە ئەو شانازیێمان هەیە کە ساڵانێکی زۆرە بە تەبای و بە پێکەوەی توانیمانە بژین، بەڵام تموحمان زیاتر دەمانەوێت زیاتر هەنگاوی باشتر بنین و زیاتر بەشدار بین لە یادوبۆنەکانی یەکتریە. یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام لە هەولێر مێژوویەکی کۆنی هەیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی سوڵتان مزەفەر. لەو کاتەوە ساڵانە لە 12 ڕەبیع الئەوەل ئەم یادە لەلایەن موسڵمانانەوە بەرز ڕادەگیرێت. ڕەنجە ڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.